هێزێکی هاوشێوەی دەلتای ئەمریکی لە هەولێرە. ئایا هەولێر دەبێتە شوێنی یەکلاکردنەوەی ململانەی ئێران و ئەمریکا؟ ئاژانسی تەسنیمی سەربەسپای پاسدارانی ئێران لە راپۆرتێکدا دەڵێت دوای کشانەوەی بەشێک لە هێزەکانی ئەمریکا لە بنکەی سەربازی ئەسەد، هێزێکی سەر بە فیرقەی 101 پەرەشودوان لە شاری هەولێر جێگیر کراوە کە ئەرکەکانیان هاوشێوەی هێزی دەلتایە. لە پلانیاندایە کردەوەیەکی هاوشێوەی ڕفاندنی سەرۆکی ڤەنزوێلا ئەنجام بدەن. ئاژانسی تەسنیم لە راپۆرتەکەیدا باسی لەوە کردووە کۆبوونەوەکانی ئەم دوایی فەرماندە سەربازیەکانی ئەمریکا لەگەڵ بەرپرسانی هەرێم ئاماژەیەکی ڕوونن بۆ دروستبوونی گرژی لە ناوچەکە بەهۆی ئەوەی ڤەنزوێلا لە سنووری ئەمریکا نزیکە، بۆیە ڕاستەوخۆ لە ناو ئەمریکاوە ئۆپراسیۆنەکە ئەنجام درا. بەڵام ئەگەر ئەمریکا بیەوێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کارێکی لەو شێوەیە بکات، ناتوانێت ڕاستەوخۆ بەو ئاسانیە لە ئەمریکاوە هێز بنێرێت بەهۆی دووری مەوداکە. حکوومەت یەرێم لەم بارەوە وەڵامی ئاژانسە ئێرانیەکەی نەداوەتەوە، بەڵام لە چەند ڕۆژی ڕابردوو ئەمریکا هێزەکانی خۆی لە بنکەی عین ئەسەد هێناوەتەوە بنکەی سەربازی هەریر لە سنووری پارێزگای هەولێر. وا بەپێی ڕێککەوتنەکەش لە کۆتایی ئەم ساڵ دەبێت تەواوی هێزەکانی ئەمریکا لە هەرێمی کوردستانیش نەمێنن، بەڵام بەهۆی گۆڕانکاریەکانی ناوچەکە جێبەجێکردنی ئەم بڕگەیە لە ڕێککەوتنەکە لەم قۆناغەدا بە ئەستەم دەبیندرێت. تۆ پێت وایە ئەمریکا ئۆپراسیۆنەکەی لە ڤەنزوێلا ئەنجامیدا لە ئێران دووبارەی بکاتەوە؟